بابەتی تەندروستی ئەمڕۆمان باسکردنە لە نەخۆشی فشاری خوێن. بزانین نەخۆشی فشاری خوێن چییە؟ هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چیە؟ ڕوا باز لە نیشانەکانەکەین و باز لە خۆپارێزی و چارەسەرەکانیشەکەین. بە میوانداری دکتۆر دلێر شەمسەدین حامید کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی دڵن. بینیت باش دکتۆر بەخێر بێت. بینی باشترم کاتی باش. دکتۆر سەرەتا با لە باسکردنی نەخۆشیەکەەوە دەست پێ بکەین. بزانین نەخۆشی فشاری خوێن واتای چییە؟ بۆی ئێمە لە بەرزبوونەوەی فشاری خوێن تێبگەین وەکو نەخۆشی ئەوێ بزانین کە فشاری خوێن چییە لە ناو ئینسانە. هەموو مرۆڤێک بۆ ئەوی کە عملی پمپینە ئەوەتە پاڵپێوەنانی خوێن لە دڵەوە بڕوا بۆ هەموو بەشەکانی جەستە بە شێوەیەکی باش پێویستی بەوەیە کە دڵ فشارێک دروست کات. ئەم فشارە ئەوەیە کە پاڵی پێوانێت بۆ خوێنەوە ئەگاتە هەموو بەشەکان کەواتە نۆرماڵی لە ئینسانی ئاساییە ئەبێ پستانێک هەبێت لە ناو بۆرەکانی خوێنە بۆی بتوانێت ئەم خوێنە بگازێتەوە بۆ بەشە گرنگەکان. لە ڕێنجەکە ئەمە نۆرمەڵە، بەڵام ئەگەر هاتوو ئەم فشارە لە ئاستی خۆی بەرزتر بوو ئەوە کاتە ئەچێتە قاڵبی نەخۆشیەوە. کەواتە نەخۆشی بەرزبوونەوەی فشاری خوێن بریتیە لەو ڕێژەیە کە لە ئاستی نۆرمەڵ زیاترە و دەبێتە لە داهاتووتە دەبێتە هۆی دروستبوونی زیان لەسەر بەشە گرنگەکانی جەستە بە تایبەتی مێشک، چاو، گورچیلە یا بەشەکانی تر. باشە دکتۆر باسی ئەوەت کرد کە لە ڕێنجەکە ئەم حاڵەتە سروشتیە ئەوەیە کە ئێمە زەختی خۆمانەگرین یاخود کەسێک ئەچێت بۆ لای پسپۆڕێک و زەختی خۆیەگرێ باسی ئەوەت کرد کە نۆرمەڵە. ئەو ژمارەیە کامەیە کە نۆرمەڵە بەپێی کەسەکان ئەگۆڕێ یاخود ئەو ژمارەی کە لە نۆرمەڵ دەرەچێ چەنە؟ ئەو ژمارەی کە باسە کرێت هیچ کاتێک سابت نییە بەپێی شەخص ئەگۆڕێت هەر لە هەمان کەسا بەپێی بوونی هەندێک نەخۆشی تر ئەگۆڕێت و بەپێی سەردەمەکانیش ئەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر لە بگەڕێتەوە بۆ 30 ساڵ پێش ئێستا 40 ساڵ پێش ئێستا ژمارەیەک دانرا بە بەرزی پەستانی خوێن بۆ نمونە 150 بە 90 150 بە 95 ئەیانوت با لەم ڕێژەیە کەمتر نەبێت. بەڵام ئێستا هاتوتە سەر ژمارەیەکی تر. ئەمەش ئەتیما دەکات سەر چی؟ ئەتیما دەکات سەر شیکردنەوەی ئەو داتایانەی کە تا ئێستا هەن و لە کام ڕێنج لەوە زیاتر بوو ئەم فشاری خوێنە مەترسی دروستەکە بۆ سەر نەخۆشەکە. بۆیە بەڕاستی ئەو داتایانە ئەگۆڕێت لە کەسێکی ئاساییە ئەوەی کە زۆربەی هەتا لە بینی وڵاتەکانیشە فەرقی هەیە بەڕاستی تا کەم تا زۆر بەس ئەوەی کە تا حدێک ستاندەردن لە سەریە لە خوارو 120 بە 80 تەمەن من لێرە ڕقەمەکان وەکو زانستی بازەکەم 120 بە 80 لە ناو خەڵکە 12 بە 80 بەس من نامێ ئەو غەڵەتە دووبارەکەمەوە لە نۆرمەڵە ئەوەی کە ڕێککەوتون لەسەری 12 بە 8 یا 120 بە 80 بەرەو خوار نۆرمەڵە. لە 120 تا 130 لە ئەچێتە ڕێنجێکەوە پێڵێن سەرو نۆرمەڵ. لە 130 بۆ 140 ئیتر ئەچێتە مەرحەلەیەکی زەخت. بۆیە ئەگەر هاتو ئێمە نەخۆشێک لە 130 بۆ 140 بێت مەرجنێ دەرمانی بێنێ بەس ئەبێ ئەو ئیجرئاتانی بۆ بکەین کە بزانین ئایا ئەم نەخۆشە زەختەکەی بە بەردەوامی بەرزە بێیاننا و بزانین هیچ ماکێکی ئەو زەختە هەیە لەسەر جەستەیاننا. باشە کاتەکە یەکێک چوو بۆ لای با بڵێن کەسێک کە زەختی بۆ بگرێت ئەگەر یەک جار 140 بوو 140 بە وتە چەند نۆرمال نییە؟ 140 بۆ نمونە بەنەوەت. ئەگەر یەک جار ئەوە نەبوو ئەمە بترسێت یاخود پێویستە هیتر بگرێتەوە. بۆ ئەوەی تۆ دەستنیشانی بەرزبوونەوەی فشاری خوێن بکەیت لە کەسێکە پێویستە بە چەند شتێک هەیە. یەکەمیان یەک قیرعات یەک خوێندنەوەی بەرزی پێت ناڵێت کە زەختە هەیە بە تایبەتی لەو ڕقەمە مام ناوەندانەیە. بەڵام ئەگەر ڕقەمێکم هەبێت 180 بە 110 120 ئەوە ڕقەمێکە بێ حسابی زەختی بۆ بکەین. بەس لە 145 150 هەبێت یا کوردە لە 4 15 ئەوە مانای ئەوە یەکسەر ئەم نەخۆشە زەختی هەیە. ئەبێت هەندێک شتی کە بکەیت. یەکەمە بێ ئەو قیرعاتە و خوێندنەوەی دووبارە بکرێتەوە لە چەند کاتێکە لە ماوەی 2 هەفتەیە و تەئکید بینەوە لەوەی کە ئەم بەرزە تەواجودی هەیە لەگەڵ نەخۆشەکە بە بەردەوامی. دووش ئەبێ بزانین هۆکاری بەرزبوونەوەکەی هۆکارە زۆر سەرەتایەکانیە بۆ من نەخۆشێک نان ئەخوا نانێکی قورسە خاو زەخت ئەگرێ ئەمە دوای ئەوە زەخت بگری ئەکید بەرەبێ بەرز بێتەوە چکە دڵت پێویستی بۆی کە خوێنێکی زیاتر بنێرە بۆ گەدە و بۆ شوێنەکانی تر و زەختێکی زیاتر دروست دەکات یان زۆرمان دوو بوویت و یەکسەر زەخت ئەگریت. ئەمەش هەروار لێکات کە ئەو خوێندنەوەی ڕاست دەرنەچێت. لەبەرەوە ئەبێت تەئکید بکەینەوە لە ماوەی 2 هەفتەیە کە ئەم ڕقەمە بەرزە ئەبێ بزانین نیشانەی ماکەکانی زەخت لەسەر جەستەی نییە اینجا ئەتوانین بە نەخۆشەکە بڵین تۆ زەختە یا زەختە نییە. باشە دکتۆر با باس لە هۆکارەکانی توشبوون بکەین بە نەخۆشی بەرزی فشاری خوێن. هۆکار و پێی تەمەنە گۆڕێت و زۆربەی زۆری هۆکارەکان ئەتوانین بڵین لە 185 بۆ 90 ئەو کەسانی کە بە بەرزبوونەوەی فشاری خوێندێن هۆکارێکی تایبەتی نییە لە پشتیەوە. ئێمە دوو جۆر نەخۆشیمان دوو جۆر سەبەبی ڕئیسیمان هەیە لە زەختە پێویستی پێوتە ئسنشیال کە ئەمە زۆربەی زۆرەکانە 85 بۆ 190 نەخۆشەکان ئەچێتە ئەم قاڵبەوە
جۆرێکشمانەی پێێتە سێکندەری واتە هۆکار سەبەبێک نەخۆشیەک هەیە لە پشتەوە بۆ تۆی بەرزبوونەوەی زەخت لەوەی دووەمیان لە گروپی دووەمیان ئەگەر تۆ سەبەبەکە بدۆزیتەوە علاجی سەبەبەکە بکەیت زۆربەی کات نەخۆشەکە زەختی نامێنێت ئیترەوەش هەندێ سەبەبی خۆی هەیە بۆ نمونە ڕژانەکانی سەرگورچیلەیە بۆ نمونە بەکارهێنانی دەرمانە یا هەندێک هۆرمۆناتە تێگەچێت ئەمە گەتوانین بیدۆزینەوە هەبوو علاجی بکەین چاکە بێتە نەخۆشەکە بەس لە جۆری یەکەمیانە کە زۆربەی زۆری حاڵەتەکانە پێوتە ئسنشیل کۆمەڵە هۆکارێک هەیە نەک هۆکارێک هۆکاری ژینگەی بۆی هەیە هۆکاری بۆ ماوەی بۆی هەیە هۆکاری خواردن بۆی هەیە هۆکاری سترس بۆی هەیە کەسێکت هەیە زۆر سترێسە ئیش داوامەکەی زۆر سترێساوی و مەشغوڵە لەو کاتیا زەختی بەرزە بەڵام کاتێک کە لەو دەوامە لا ئاچێت یاچێتەوە ماڵە زەختی باشترە بێت کاتە زیاد لە هۆکارێک دەورە بینێت لە دروستبوونی بەرزی پەستانی خوێن باشە دکتۆر دروستبوونی پەستانی خوێن بەرزی پەستانی خوێن لە تەمەنی چەندەوە زیاتر باوە ئەوەی کە ئێمە پێڵێن ئسنشیل ینی گروپی یەکەم و کە زۆرینەکە ئەگرێتەوە هەمیشە سەر و چل بەرەو ژوورین تر کەمتر یا زیاتر بەس بە شێوەیەکی ئیجمالی لە سەر و چلەوەیە بەڵام ئەگەر لە تەمەنی گەنجا بۆم بێت ئەبێ ئێمە بە دوای سەبەبا بگەڕین ئەبێ بخێنە قاڵبی دۆمە بزانین ئایا سەبەبی هەیە لە پشتەوەیان نا ڕاستە باشە با باز لە نیشانەکانی توشبوون بکەین کەسێک چۆن بزانێت کە تووشی بەرزی فشاری خوێن بووە زەخدێکێکە لەو نەخۆشیانەی کە تۆ ناتوانانی ئەتیماتکەیت سەر نیشانەکانی لە 100 لەبەرەوەی بپی هەموو داتاکان لە نێوان لە 140 بۆ لە 150 ئەو کەسانی کە زەختیان هەیە هەست بە هیچ نیشانێ ناکەن ئەم زەختە وردە و دەبەرزەبێتەوە هەر مانگە و هەردوو مانگە و چەند دەرەجەی کەم بەرزەبێتەوە لەبەرەوە نەخۆشەکە ڕای لەگەڵێ و هەستەکان بەشێکە لە حاڵەتی ژیانی خۆی لەبەرەوە زۆربەی زۆری نەخۆشەکان نیشانیان نییە بەڵام ئەگەر نیشانە هەبێت لەوانێت شانۆمەلی قورس بێت لەوانێت سەری بێشێ لەوانێت هەناسێتون بێت خۆی بزەبێت هەندێک جار ئەگەر زەخت کتوپڕ بەرز بێتەوە ئازار یا قورسی دروستەکە لە پشتی ملە لە بەشی خوارەوەی سەر یا جاری وای سەر خۆی قورسە بێت هەناسە تون نەبێت بەڵام ئەمە کەمینە ئەمە زۆر نییە دکتۆر باز لە خواردن بکەین زۆر باز لە خواردنی شەکرێ لە پەیوەندی بە زەختەوە بزانین ئەو خواردنە مەترسیدارانی کە زەخت بەرزەکەنەوە یاخەت فشاری خوێن بەرزەکەنەوە کامانن ئەو خواردانی کە ڕبت کراون بە زەختەوە کە بنەهۆی هۆکار بۆ بەرزبوونەوەی کتوپڕ یا بەرزبوونەوەی هێواشی بەردەوامی زەخت بریتین لە زۆری خوێ ئەگەر خوێ لە 5 گران لە ڕۆژێکە زیاتر بێت شانسی بەرزبوونەوەی زەختە هەیە خواردنی چەور و سوورۆکرا و ئەو خواردنانی کە تاقێکی زۆریان تایە جگەرە کێشان خواردنەوەی مەشروب بە کۆلیەکان ئەمانە گۆشتی سوور ئەگەر هات و بە ڕێژەیەکی زیاد لە ڕادەی خۆی بخورێت ئەمانە وادەیەکەن چانسی بەرزبوونەوەی زەخت زیاتر بێت کەواتە هەموو ئەو شتانەی کە شێوازی ژیانێکی ناتەندروست ئەتوانین بزین ئەبێتە هۆی بەرزی فشاری خوێن دکتۆر با باز لەو کەسانم بکەین کە تووشی بەرزی فشاری خوێن بوون بزانین چۆن لەگەڵ یا بژین چۆن کۆنتترۆلی بکەن تا چەند گرنگە کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە چکە زۆر بەداخۆ لە با بڵین ئەو کەسانی کە زیاتر بەتەمەنن پێیان ناخۆشە بڵێ نەخۆشی زەختی هەیە دەرمانەکانی ناخوا تا چەند گرنگە ئێمە کۆنتترۆلی بکەین ئەگەر بگەڕێتەوە بۆ ڕێژەی زەخت لە ناو مجتەمەعی دووە لە ناو خەڵکە لە ناو هەموو کەونە بە پێی داتاکان نزیکەی 1.2 بۆ 1.8 بلیۆن کەس یانی نزیکەی ئەگەر حسابێکی ئێستا 6 بلیۆن بێت لەوانەیە یەک لەسەر 5 زەختی هەبێت ڕقمێکی زۆر گەورەیە لەبەرەوە کەسێک کە تووشی زەختە بێت بەتەنها خۆی نییە کەسانێکی تری زۆر هەن کە زەختیان هەیە تر ئایا تەشخیص کراون یا تەشخیص نەکراون هەردوو حاڵەتەکە خراپە ئەگەر نەخۆشێک زۆر احتیمامی پێ بە زیاد لە حەدوەری بگرێت و بیکە بە سترێسە لەسەر خۆی زۆر جار ئەم سترێسە ئەوێتە هۆی بەرزبوونەوەی زەخت خۆی زەختەکەی لەوانەیە 150 بێت بەڵام کاتێکە یەک جارێگرێت 150 و لێ تۆقێ و ئەڵێ وڵایەسە بەرزە بێتەوە فلان کەس کردی بە جەڵتەوە چی بوو چێتە 160 و 170 بە ڕۆژوو دەبێتەوە ئەمە لە ئەنجامی ڕەتفعلی ئەو گۆڕانکاری هۆرمۆناتانێک کە لەو دەخالی ئینسانەکەیان ڕۆیات ئەمە لێرە خراپە ئەگەر بێت و ئیمالیشی کەیت پێوتە سایلنت کیلەر ینی کوژەرێکی بێدەنگ لە ژێرەوە ئیشی خۆیەکە دەمانەکان ڕقەکان هەر خراپە بۆیە تۆ بێت ئەو نەخۆشەکان لە بینەکەیا بێت احتیمامی پێبات بەس لە حەدی خۆی زیاترمە لەبەرەوە ناوی بیکاتە قەلەقی و سترێسێ بەڵام ئەبێت ئەو ئیجراعاتانی کە پێویستە بۆ دابەزینی زەخت بۆ کۆنتترۆلکردنی زەخت بگرێتە بەر باشە دکتۆر با باز لە خۆپارێزیەکان بکەین بزانین خۆپارێزیەکان تا چەند گرنگە لە توش نەبوون بەم نەخۆشی یاخود ئەگەر کەسێک توش بوو بۆی کە ماکەکانی لەسەری ئاسانتر بێ یەکەم بەشی چارەسەری زەخت لە هەموو تێکستە بووگەکان تێکستە تۆبیەکانە لە هەموو سەرچاوە تۆبیەکانە بریتێ لە خۆپارێزیەکان و لەو
پێوتر لایفستایل مۆدیفیکیشن واتە گۆڕینی هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانت ئەمە یەک سەرچاو ئەمە یەکەم خەتوەیە کە ئەبێ نەخۆش بینێت بۆ ئەوەی زەختی کۆنتترۆل کات ئەگەر زەختێک بە کەمی بەرز بۆ تۆ لە ڕێژەی خۆی بەرزتر بۆ تۆ کەمە ئەو کاتە ئەمە کافیە بۆ ئەوەی کە زەختەکەی کۆنتترۆل کاوێ بە دەرمان ئەگەر زەختەکەشی زۆر بەرزە ئەمە گرنگترین بەشە لەوەی کە کەمترین دەرمان بەکاربێنی یا باشترین کۆنتترۆلی زەختە باتێ لەبەرەوە نەخۆشەکان ئەبێ دایمە محاولەکەن لایفستایل مۆدیفیکیشن واتە گۆڕانکاری هەنگاوە سەرچەکانی ڕۆژانی ژیان ڕۆژانی نەخۆشەکە بریتێ لەوەی کە جوڵەی زیابێت بە تایبەتی جوڵی ئێرۆبیکس بریتێ لەوەی کە خواردنی خوێ کەم کاتەوە چاوری کەم کاتەوە دوورکەوێتەوە لە ماندووبوون و ئێڕاقێکی زۆر ئەمانەش جگەرە ئەکێشێت ئەبێت تەرکی کات مەشروب بەخواتەوە بەپی تێکستە تۆبەکان ئەبێت مەشروبە کوحولەکان تەواو کەم کاتەوە ئەمە وای لێ کات بە باشترین شێوە کۆنتترۆل بێت یا بە کەمترین دەرمان یا هەر پێویستی بە دەرمان نەبێت بەڵێ دکتۆر نەخۆشی زەخت یا خودتوشاری خوێن زۆر جالب کەسانی ڕۆیاتەوە بە تەمەنن وانە ڕەنگە نەتوانێت وەرزشێکی ئێرۆبیگیان وەرزشێ بکە کە هیلاکیکە ڕۆشتن بە پێ تا چەند گرنگە بۆ ئێماڵین لە زیاتر لە تەمەنی ناوەند کە لە بین 40 بۆ 60 لەگەڵ بە تەمەنەکانە لە هەردووچانە ڕوئات ئەو کەسانی کە بە تەمەنن ینی مەسەرەن کابراایك 75 ساڵە لە جێگایەکە و تۆ ئێمە ناتوانین پێ بڵێن هەموو ڕۆژێ بڕۆ ڕاضە بکە مەلەکەەوە عملی نییە بۆ ئەو لەو کاتێ زیاتر بیاحتیمالکەین سەر جۆری خواردن لەگەڵ دەرمان بەس ئەگەر کەسێک لە تەمەنی 40 ساڵە 50 ساڵە 6 ساڵە 65 توانای جوڵە و ئیشی خۆی هەیە و ڕۆژانە ئیشی خۆیەکە ناوە بێ و کاتە جوڵەیەکی بەردەوامی هەبێت کە هێماڵێن جوڵەیەکی بەردەوام واتە پێویستە لە ڕۆژێکە 45 دقه 30 دقه بۆ 45 دقه لە هەفتەیەکە 5 ڕۆژ ڕۆشتنێکی تۆزە خێرا کە ڕۆشتێکی تۆزە خێراکەیت ئەمە تاقە سەرفەکەیت وات لە جسم دەکەیت تعود کا لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە هەیە باشە دکتۆر با باز لە چارەسەرەکان بکەین چارەسەکان چین و ئەگەر چارەسەر نەکرێت و کۆنتترۆل نەکرێت ماکەکانی چییە؟ کەی بڕیاری چارەسەرکردن ئەیت ئەوە زۆر گرنگە بۆ دکتۆر کە دەزیشانی ئەوە بکات ئێمە ئەگەر زەختێک زۆر بە کەمی بەرز بێتەوە بۆ نمونە نەخۆشیەکە بۆ نامان زەختەکەی 140 بە 85 یا 140 بە 90 سیرەکەی نەخۆشەکە قەڵەوە ستایلی حیاتی ستایلێکی تەندروست نییە یان یەکەم چارەسەر بەچی دەست پێکەین بە متابعەکردن و ڕێنمایە سەرەتاییەکان ناین یەکسەر دەرمانێکی قرس بین بە نەخۆشەکە ئەگەر ئەم علاجە سەرەتاییانەی کە بریتیە لەوەی دامەزانی کێش دوورکەوتنەوە لە خوێ دوورکەوتنەوە لە جگەرە کەمکردنەوەی مەشروب کەمکردنەوەی خواردنە چاوریەکان بە ڕێژەیەکی زۆر جوڵەیەکی بەردەوام ئەگەر ئەم زیادکردنی خواردنە سەوزە و میوەکان بە تایبەتیوانی کە کالسیۆمنتیا کە پۆتاسیۆمنتیا ئەمەوە لێکە سوودێکی زیاتری پێ بگەێنێت ئەگەر ئەمانە سوودی پێگەین و توانی کۆنتترۆلی زەختکار لەو متابعەی کە دکتۆرەکە بۆی دانێ بۆ مانگێکە 3 مانگە حەسەب ئەو نەخۆشی کە بێتە بەردەستە ئەو زۆر باشە ئەگەر نەبوو ئەو کاتە ئەبێ سیرکەم زانین ئایا ئەم زەختە تا چەند زیانی بە بەشە زیندەگیەکانی ئینسان گەیان و یانی بەشە گرنگەکان بۆ نەوە مێشک چاو گورچیلە دڵ ئەم چەند بەشە زۆر گرنگە لە ئینسانە کە زەخت وەکو تارگێت بەکاری هێنێت وەکوی کە نیشانەکانی مانکی تیا دروست بێت هەچ نیشانەیەک لە هەرێکێک لەم بەشانەیە هەبێت ئەگەر زەختەکەیشی زۆر بەرز نەبێت ئەبێ ئەمە دەرمان و علاجی بینێ چارەسەری بێنێتە چارەسەرەکە لە ڕێی خۆپارێزەکەەوە بیا لە ڕێ دەرمانەکەەوە بێت کەواتە ئەتوانین بڵێن پرۆفایلی دوو نەخۆشۆک و یەک نییە بە شێوەیەکی گشتی لایفستایل کەواتە گۆڕینی شێوازی ژیانی خۆی و زائیدەن بەکارهێنانی دەرمان گرنگە لەو نەخۆشانەیە کە زەختیان بەرزە باشە دەستەکان خۆش بێت زۆر زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمان بووی